ساڵ بە ساڵ قەنەعەت دەکەم کەمتر دەبێت لەبەر ئەوەی ئاسانکاریان بۆ دەکرێت لەبەر ئەوەی پرۆژەی تازە دێتە ئاراوە بۆ بەجێنێژنی قوتابی وە یەک لەو پرۆژانەوە گوتم ئەو پرۆژەی سەر لە پەروەردەی ناوەندی هەولێر جێبەجێ دەکرێت تیم دروستکراوە بە تەواوی گەڕەکانی شاری هەولێرە دەگەڕن هەر ماڵێک هەر کەسێک پێی وابێ قوتابیەکی دابڕاویان بیبینەوە قوتابخانەیەک قوتابی دەرکردو یا قوتابی دابڕاوە دەیگەڕێنەوە ناوەندەکانی خوێندن. ناکرێ بڵین سنووری ئەو پارێزگایە وازێنان نییە بەڵام ئەکرێ بڵین وازێنانەکانی خوێندکاران ڕێژەیەکی کەمە و بە پێچەوانەوە ڕووی خوێندکاران بەرەو ناوەندەکانی خوێندن و حەزی خوێندکار بۆ خوێندن ئەکرێ بڵین زیاترەوە باشترە. بۆ ئەف ساڵە ژوەکو وەزارەتە پەروەردە پروژه وەگەریان و قوتابخانە یە کار سەرکەین بۆ ئەوەی بزانن کا چەند ڤەقەتیای هێناش قوتابخانە یان چەند کارتێکردنە خۆ کریە و قۆناغت بەریڤێ ساڵت پار و پێرار ئەو کار لەسەر هاتیەکردن بۆ ئەوەی وەگەڕاینە بۆ خواندنێ بێگومان پرۆسا یا ئەڤی بەرنامەی نهودکاری دانە یا بەرنامەی ئەف ساڵە لێ ئەنجامە تو هێشتانەک هێشتنە دەستیمە هەر گاوا دیار دوماهیک بێت دیار بیت بۆ دوماهیک مەسحە مەیدانیە یاکۆ ئەوان دەڤەرە هەمیەتی دەکردن شتای ئەڤێ ئەوان لەژنێت کواتنی دەستنیشانکردن. ساڵی پار لە پارێزگای سلێمانی نزیکەی 4800 فۆرممان پڕکردەوە نزیکەی 1200 بۆ 500 قوتابی خوێندکارمان گەڕانەوە بۆ ئەم ساڵ دەستمان پێکردوێتەوە هەتا سیدا بەردەوامە بین و لە 11 و دەرەنجامانە دەرەچێت تەمەناکەم لە 11یان کە ئەخیر ڕۆژی مانگی دەکە ئەم پرۆسەیە تەواوە بێت ئەو داتا ئامارانە هەیە و پارێزگای سلێمانی جەنابتان لە خزمەتتان ناوین بۆتان ئیعلان بکەین ئەگەر هەرێمیش بووە لە وەزارەتی پەروەردە بۆتان ئەوە بکەن ئیعلان بکەن.